لا سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بەفربارین بەردەوامی هەیە و ڕێگای من ئێستا لێم ڕێگای سیدەکانە کە ئیدارەی سەربەخۆی سۆران و سیدەکان بەیەکەوە دەبەستێتەوە. شوێنەی من ئێستا لێم سەری بەردا لە بەیانی زووە ئەم ڕێگایە بەهۆی بەستەڵەک و بەفربارینەوە بە ڕووی شۆفێراندا داخرا بوو، بەڵام لە ئێستادا ڕێگاکە ئاسایی و شۆفێران ئەتوانن هاتوچۆی پێدا بکەن، بەڵام ئەوەی کە هەیە بەفربارین لێرە لە ئێستادا دەستی پێکردوتەوە و بەردەوامی هەیە. ئەگەر بەم شێوە بڕوات بە ئەگەری زۆرەوە تاوەکو دەمە و ئێوارە ئەم ڕێگایە دووبارە بە ڕووی شۆفێراندا دادەخرێتەوە. ئەوە جگە لەم ڕێگا هەریەک لە ڕێگای دەواازەی نێودەوڵەتی حاجی ئۆمەران ئاستەنگی هاتوچۆ هەبووە، ڕێگای زیینی وەرتێ لە بەیانیەوە بە ڕووی شۆفێراندا داخراوە کە ئیدارەی سۆران و ئیدارەی ڕاپەڕین بەیەکەوە دەبەستێتەوە. تاوەکو ئێستاش ڕێگاکە بەداخراوی ماوەتەوە و پاک نەکراوەتەوە و پێشبینی ئەکرێت بە پێی پێشبینیەکانی کەشناسی هەرێمی کوردستان ئەم شەو سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران ساردترین ناوچەی هەرێمی کوردستانە بێت و پلەکانی گەرما دادەبەزن بۆ ژێر پلەی سفر پلەی سیلیزی و هەرێکە لە بەرگری شارستانی سۆرانیش داوا لە هاوڵاتیان دەکەن کە ئەم شەو یاخود دەمە و ئێواران خۆیان بە دوور بگرن لە گەشتکردن بۆ ناوچە شاخاویەکان بۆ ئەوەی کە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران ناوچەیەکی شاخاویە ڕێگا لە ڕێگاکاندا هەم بەستەڵەک دروستە بێت هەم بەفربارین هەیە و ئاستەنگی هاتوچۆ دروستە بێت و ئەمڕۆ لە هەریەکە لە سنووری پەروەردەی قەزای سیدەکان و قەزای چۆمانیش بشوو بوو لە ناوەندەکانی خوێندن و من قسەم لەگەڵ بەرپرسانی یەکەی ئیداری ئەم دوو قەزایە کردووە، دەڵێن بە ئەگەری زۆرەوە ئەگەر بەفربارین بەم شێوە بەردەوام بێت بەیانیش لە ناوەندەکانی خوێندن لە هەریەکە لە سنووری قەزای سیدەکان و قەزای چۆمانیش بشوو دەبێت لە ناوەندەکانی خوێندن.